محەممەد دەژێ ئەو یەختە خەلەلی تێکەوەتە واسی دوو کەوتبووینەوە بەس مەشینەکەی جام بوو تەلەفۆنەوە پۆلیسی کردووە دەژی بێن پۆلیسی وەناندەیە بەئێستا دەبەن بە پێشەوەی یەختەکەیان نقم ببێ بەنامەیەکی دەنگی براکەی ئاگادار کردوێتەوە کە یەختەکەیان خەلەلی تێکەوتووە و ڕەنگە نقم ببن یاخود بگیرێن. شەوی ڕابردوو تەرمی پێچ کۆزبەر گەڕێنرانەوە هەرێمی کوردستان دوو لا قوربانیەکان خەڵکی دەڤەری ڕاپەڕینن هەردوو قوربانی لا شاری قەڵاتزێ بەیەکەوە پرسەیان بۆ دانرا. ڕێبین عەباس یەکێک لەو گەنجانەی کابووەتە قوربانی تەمەنی 25 ساڵ بووە و دەرچووی پەیمانگا بووە و یەکێک بووە لا دەیەکەمەکان بەڵام دوای 4 ساڵ تەواوکردنی خوێندن دا نەمەزراوە. بە هەمان شێوە محەممەد بەکر خەڵکی قەڵاتزێ و تەمەنی 23 ساڵ بوو بەوتەی کەسوکاری هۆکاری کۆچکردنەکەی بێکاری بووە. کوڕەکەی ئێمە بە خۆی تەخەڕوج بووە تقریباً 6 دانە ساڵ و تەخەڕوجی کردووە لە بەشی گوزەی کارەبا بەڵام بەداخەوە ئەتا ئێستا هیچ ئەنجامێکی دامەزراندنی نەبوو و کاری دەکرد لێرە دەچوو کاشی بازەکرد ڕووی هەتا ئێوارێت 5,000 10,000 بەو شێوەیە ئەگەر دەستی کەوت باید دەستی نەدەکەوت. ئەوە وای لێکرد بوو کە شتێک بێتە خەیاڵی و بێتە مێشکیەوە چونکە گەنجە پێویستی بە ماڵ هەیە پێویستی بە ژان هەیە پێویستی بە خێزان هەیە پێویستی بە دوای ڕۆژێکی بەختەوەر هەیە بەڵام سەیری دەکرد ئەو شتانە لێرە بووی نەدەگونجا بۆیە کەوتە ئەو ڕێگای هات و نەهاتی دەریای یعنی زۆربیان کە خۆ بە دەریادا دەدەن باوەڕ کە دەریاکان پێ سەلامەتن لەوەی کە لەو ژیانی ئێستا تێیدان بژیان ئەوش هۆکارێک بوو لە هۆکارەکان کە کوڕەکەی مێژ بۆ شێوەی ڕۆی ئەمە هیوان ماخواست شوانێک ما هەبێ مەڕی خڕکاتەوە بەڵام بەداخەوە ئەو شوانە مەڕەکەی هەم بە گورگان خواردوودا بەداخەوە هیچ شتێکی بۆ هیچ کەس نەکرد تەماشا دەکەی 5-6 تەخەڕوجم هەیە هەتا ئێستا دەرچی مەسوولی نەما ئاگەنەیکەن بۆ پێشمەرگایەتێکی بەسیتیش کەس وەرناگرن ئەوی ئەگەر بە خۆیان نانەوێ با کاکەگە هەر دەکوژێن هەر بە هیچ کە سەری خۆڵ نەگرن نەبنە خۆراکی خەرشوماسیان وەکو کوڕەکەی من با خەمێکی لە خۆیان هەڵگرێەوە خەڵکە هیچ کە ئاوە دەستبەرداری خۆ نەبن. هاوڵاتیان باس لەوە دەکەن هۆکاری سەرەکی کۆچکردنی گەنجان بۆ دەرەوەی وڵات بۆ بێکاری و دانەمەزراندنیان و دابینکردنی ژانێکی شایستە لەلایەن حکوومەتەوە دەگەڕێتەوە. بڵێن حکوومەت هەلی کار دامەزرێنیان ئەگەر هەر دامەزراندنیش نەبێ چکێ سە بڵێن خرجێکی زۆری پەیمانگا و زانکۆ هەیە بڵێن دەتوانێت ینی هیچ نەبێ بیمەیەکی بێکاری بۆ دەرسوانی دانەمەزرا ببڕێتەوە ینی پێم وانێ هیچ کەسێک ئەگەر 300,000 400,000 بێ خاک وڵاتی خۆی جێ بێڵە بڕە بڵێن لە دوورە وڵاتی سەر بنێتەوە. بەداخەوە بۆ لە دەزانی هەموو ئەو گەنجانەی کە لە دەریای ئیزەدا دەخنکێن بەڕاستی گەنجان سەرمایەشی گرنگی ئەو کۆمەڵگایان پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی هەبێ و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامەی هەبێ. بەڕای من لە جیاتی دروستکردنی باڵەخانەی بەرز و گەورە پێویستە حکوومەت بیر لەوە بکاتەوە کە ئەو گەنجانە ئیش و پرۆژیان بۆ دابین بکە. لە دوای ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 و دروستبوونی ئیدارەیەکی نیمسە سەربەخۆ لە باشووری کوردستان بەهۆی نادادگەری لە ئیدارەدانی ئەو هەرێمە بە هەزاران هاوڵاتی دانیشتووی هەرێمی کوردستان ڕوویان لە وڵاتانی دەرەوە کردووە. بەشێک لەو هاوڵاتیانەش پێشگەشتنیان بە شوێنی مەبەست بوونەتە قوربانی و بەشێکیشیان تەنانەت تەرمیشیان نەدۆزراوەتەوە. ئەم دوو گەنجەی کابوونە قوربانی تەنها هۆکاری کۆچکردنیان نەبوونی هەلی کار و ژانێکی ئارام و شایستە بووە بە ناچاری ملی ڕێیان گرتوۆتە بەر و لەو پێناوەدا بوونەتە قوربانی. ڕێناس ئەرسەلان کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری پشدەر.